سڵاوتان لێبێت لە شەقامی 100 مەتری شاری سلێمانی دوای ئەوەی دەستگای بەخشین قۆناغەکانی خزمەتکردن و هاوکاریکردنی دانیشتوان و لە قەوماوانی چەمچەماڵ و تەکیە و شۆڕشی لە نوێی مانگەوە دەست پێ کردووە بەهۆی لاپاوەکەوە ئەم ڕۆژ سەرڕایوەی کە ڕۆژی هەینیە بەڵام چل تەنکەر ئاو بە مەبەستی گەیاندنی بە خەڵکی چەمچەماڵ دەست پێکردەوە بڕیارە پاشکەمێکی دیکە بەڕێ بکەوە من لە ئێستادا لەگەڵ بەڕێز کاکسەر وەسلەمان سەرپەرشتیاری ئەم پرۆژە و قۆناغە قسە دەکەم بزانم بەڕێزیان وردەکاری بابەتەکەیان چۆنە و ئەم ئاوە بەکێ ئەدەن و بۆچی بیریان لەم پرۆژە و لە مەنگاوە کردوێتەوە فەرموو کاکسەر دوای زانیاریەکان لەسەر ئەم بابەت. بەڵێ ئەسڵای خواتان لێبێ بەڕێزان پاش ئەوەی کە لە چەمچەماڵەوە لە خەڵکی زیان لێکەوتوی چەمچەماڵەوە پەیامی ئەوان گەیشت بە ئێمە کە زۆر زەرورن بە ئاوی خواردنەوە و تەنکی سەربانەکانیان خاڵیە ماوەیە کە ئاوی با بڵێن حکومی نەهاتوێتەوە پێویستیەکانیان دابین ناکە بۆتە یەکێک لە زەروریەتە زۆر گەورەکانی ئەوان لە ئێستاە ئێمە وەکو دەستگای خێرخوازی بەخشین بیرمان لەوە کردەوە گەورەترین کاروانی تەنکەرە ئاوەکان بەڕێ بکەین بۆ شاری چەمچەماڵ خۆ ئێمە لە سلێمانی و ئەم هەموو تەنکەرەمان ئامادە کردووە بۆ ئەوێ لەوێ شەمعە هەیە بەڵام شەمعی ئاوەکان بەڵام ڕۆژێک هەتا ئێوارە ئەوجا تەنکەرێک ئەتوانێت بەری بکەوێت کە بچێک بۆ گەڕێکێک ئاو دابینکا بۆ ماڵەکان بۆی ئێمە بیرمان لەوە کردووە بۆ فراغە پڕکەینەوە لە سلێمانیەوە ئێستا چل تەنکەر ئەومان ئامادە کردووە تەنکەری 16,000 لیترین زۆرینەیان بۆ ئەوەی بتوانین زۆرترین فراغی کەم ئاوی لە چەمچەماڵە و فراغی پێویستی ئاوی خواردنەوە لە چەمچەماڵە پڕکەینەوە ئەمەش بۆ هۆکاری ئەوەی کە خەڵکەکە بەجددی ئاوی خواردنەوەیان دەست ناکەوێت و ینی تایەتی لە ڕۆژی لافاوەکە خۆی و ماڵ و مناڵی نەیتوانیوە تەنکەرێک ئاوی دەست بکەوێت تا هەربی کاتە تەنکی سەربانەکەی بۆ پێویستەکانی ڕۆژانە بۆ خواردنەوە بۆ با بڵێن پاکردنەوە بۆ هەموو ئەمانە بۆی ئەم پرۆژەیە وەکو پرۆژێکی دەستگای خێرخوازی بەخشین بەم جۆرە بیرمان لێ کردو بەم جۆرە جێبەجێمان کرد. ئەکرێ بڵین لە ئێستادا بەشێک زۆر لە دانیشتوانی چەمچەما پێویستێکی زیاتیان لە خەڵکی ئاسایی بە ئاوەیە لەبەرەوەی پاکردنەوەی ماڵەکانیشیان و ئەو ناوچانی کە لافاوەکە گرتووە هێندی دیکە پێویستی ئەوانی بۆ ئەو زیاتر بەتەکی دوایە چونکە ئەوان تا دوێنێ بوو لە لافاوە خنکان پێویستی و زەروریەتی کەم ئاوی بۆتە مشکلەیەکی دیکەی ئەوان ینی ڕۆژێک لافاو ماڵەکانیان وێرانەکە ڕۆژێکیش بێ ئاوی پێویستەکانیان بۆ دابین ناکە بۆیە بیر لەوە کراوەتەوە کە ئەم فراغە پڕ بکرێتەوە بۆیە بیر لەوە کراوەتەوە کە ئەو وەکو زەروریەتێکی حتمی لە ڕێی دەستگای خێرخوازی بەخشینەوە لە ڕێی گەورەترین کاروان و قافڵەی تەنکەرە ئاوەکانەوە بۆ خەڵکی لێ قەوماوی شاری چەمچەماڵ دابین بکرێت. ئەوە ئێستا با بڵێن تەنکەرەکان گەیشتنە چەمچەماڵ ئامانجان لەم هەنگاوە چی بوو ئایا پێویستێکی زۆر هەبوو بە مەسەلەی ئەو؟ ئەرە وەڵامەوە سەرجان پێویستێکی زۆر هەبوو بۆیە ئامانجمان لەوە بوو کە حاجەیەکی زۆری ئاو هەبوو خوا پشتیوان بێ ئیمڕۆ بەشێکی باش لەو حاجەیە جێبەجێ بکەین لەبەرەوەی لە کاتی لافاوەکەەوە هەندێک ڕکتایسە ئاویان نەهاتووە و ئاویش زۆر پێویست بوو بۆ خاوێنکردنەوە بۆ خواردنەوە بۆ ناوماڵ پێزاویستێکی سەرەکی بوو ئومێد دەکەم ئینشاءڵڵا ئیمڕۆ هەڵمەتێکی زۆر باشمان کرد بێت چونکە ژماری تەنکەرەکان ئەوەی کە لە دەرەوەی شارە هاتووە چل تەنکەرە لە ناو شاریش نزیکەی 5-6 تەنکەرمان ئامادە کردووە نزیکە لە 50 تەنکەر ئومێد دەکەم ئینشاءڵڵا حاجەیەکی باشی شاری چەمچەماڵ پڕکاتەوە خوا پشتیوان بێ ئینشاءڵڵا. تەنسیقتان هەیە لەگەڵ لایەنە پەیوەندیدارەکان و دایرەیە؟ بەڵێ تەنسیقمان هەیە لەگەڵ دایرەی ئاوە شەو قسەمان کردووە بە خۆشحاڵیەوە زۆریان پێ خۆش بوو چونکە ئاو خۆ دەزانی پێداویستێکی سەرەکی ژیانە خەڵک بە لافاو خنکاوە ئێستاش پێویستی بە ئاوە و ئەوە زعکەمانە. بۆچی چەمچەماڵتان زیاتر دیاری کردووە ئایا پێویستەکە زیادی لە چەمچەماڵ پێویستە وا کەمتر تەکیە و لەوچە ناوچەکانی خێر ناحی شۆڕشیش پێویستە ئیمڕۆ گەینە ناحی شۆڕشیش ئینشاڵڵا وڵات تەکیەش هەندێک ڕێکی پێویستێتی بەڵام دایری ئاوتیان هەڵمەتەکە با زیاتر لە شۆڕش و چەمچەماڵ بێ پێویستەکە زیاترە و بۆ یەک جاریش نەجاتیان دێ ئینشاڵڵا. دەستگای بەخشی ئەمە چەندین قۆناغ شێوازی هاوکاریەکانی گۆڕیوە هەم لە هاوکاری مرۆیی هەم لە مادی هەم لە کەلوپەلەوە ئاویش هاتە سەر بابەتەکە ئەمە دەرخەری ئەوەیە کە دەستگای بەخشین لەلایەن هاوڵاتیان و خێرخوازانە متمانێکی زۆری پێکراوە و هاوکاریەکی باش کراوە بۆی کە دەسواڵا بێنە خزمەتانە. وەڵی لە ڕۆژۆ بیرەکەینەوە چی پێویستە بیکەین چونکە زۆر جار خەڵکێک کە حاجەی نییە بە شتێک کە بۆی دێنی ئەوەی کە بە ئینسافێ بۆ خۆی ئەزانێت چێتە بابی ئیسرافەوە بۆیە یعنی حاجەی خەڵک لای ئێمە ئەولەویاتە لە پێشینەیە
هەستمان کرد کە ئەمڕۆ ئاو لە هەموو شتێک زەرورترە هەر شتێک زەرور بێ خوا پشتیوان بێ بە ئێمە بکرێ ئیخینە سەر چاوەکانمان. پەیامتان بۆ خێرخوازان بۆ دڵسەخاوتمەندان کە ئایا چەمچەماڵەکان پێویستیان بە هاوکاری بەردەوامی دیکە هەیە تا ماوەیەکی تریان تا ڕادێکی زۆر ئامانجەکە پێکرا. بێگومان پێویستمانە ئێمە دەستێکی ئەمیرین ئەوەی کە زۆر ناڕەحەت مەکە و زۆر نیگەران مەکە ئەوەیە کە هاوڵاتیەک دێ من بە دەستمەوە نییە هاوکاری بکەم بۆیە بەڕاستی بەخشین هەستێکی خۆشی هەیە کاتێککە ئینسان شتێکی بەدەستەوە بێ حاجەی برایەکی مسلمانی پڕکاتەوە بەڕاستی ئینسان هەست بە کامرانیەکە هەست بە سەعادەتەکە هەست بە خۆشیەکە ئەوەی کە ناڕەحەتیش دەکا ئەوەیە برایە تەلەفۆن بۆکە خوشکێک تەلەفۆن بۆکە تۆ نییە بەدەستەوە هاوکاری بکەی ئەوە کە زۆر نیگەرانتەکە بۆیە ئەوەی کە داواکاری نەخوا پێداوان هاوکارمان بن بۆی بەخشین بەردەوام بێ. لە ڕۆژی لافاوەکە کە ڕوویکردە چەمچەماڵ دەستگای خێرخوازی بەخشین یەکەم ڕێکخراو بوو کە کەمپینی ڕاگەیان بۆ زیان لەکەوتوان ئەو هاوکاریانی کە لە شۆرش و چەمچەماڵ و تەکیە دابەشیان کرد بەسەر زیان لێکەوتوانە ئەمڕۆیش کە هەڵمەتی ئاو کە لە ڕۆژی لافاوەکەوە خەڵک ئاوی وەناتەوە بەشێ زۆریان دەستگای خێرخوازی بەخشین ئەمڕۆسا بە دابینکردنی نزیکەی 50 تەن کرد ئاو بۆ چەمچەماڵ و دەوروبەری خواپاداشتی خێراماتەوە دەستیان خۆش بێ ئەم ئاو بەڕاستی زۆر زەرور بوو بۆ ئەو خەڵکە کە بەهۆی لافاوەکەەوە تا ئێستا ئاو ناتبووە. دەستگای بەخشین ڕاستە بە هاوکاری خێرخوازان داهاتێکی دەستەکەی و دابەشێکا بەڵام بەڕاستی پێویستی بە توانایەکی مرۆیی باشی شەیە بۆ ئەوەی دەستگیرۆی ئەم بابەتەکەنەوە تا ڕۆژی نییە ژمارەیەک لە تیمی بەخشین لەگەڵ ئەم قافڵەیەدان لەگەڵ ئەم ئۆتۆمبیلانەدان تا چەندگرکە ئێمە ئەگەر بە مادیەکەش نەتوانین بە مرۆیەکە بتوانین لە خزمەت تیمەکانی بەخشینان. بەڵێ ڕاستە وڵا چەندێک گرنگە ئەو هاوکاری خێرخوازان سوپاسیانەکەین خی گەورە لیان قبول کا دەستیان خۆش بێ لە هەر شوێنێ بە هەر شێوەیە کە هاوکاری خەڵکی زیان لێکوتوانی چەمچەماڵیان کردووە ئەوە نێتری شێوازی دابشکردنەکەی زەرورە سوپاس و پێزانیمانێ بۆ گەنجانەی کە هاوکارمان بوون ئەو تیمانی کە لەگەڵمان بوونە کە هەڵساون بە دابشکردنی ئەو هاوکاریانی کە گەیشتە دەستمان تەوزیعیکەین بەسەر زیان لێکوتوانە. هاوکاری ئەو بە پێویست زانین لە قۆناغدا بۆ دانیشتوانی چەمچەماڵ و شۆڕش. بەڵێ وڵی زۆر زەرورە ینی چەمچەماڵ کێشەی گرفتی ئاوی هەیە لە حاڵەتی ئاسایەکە 4 ڕۆژاری ئاواتەوە بۆنێ ئەم لافاوەشەوە تقریبان هەروە خۆی وایە ینی لافاو لە لایەکەوە زەرری داوە بێ ئاویش لە لایەتەوە ئەم ئاوە بەڕاستی زۆر پێویست و زۆر زەرور بوو سوپاس و پێزانیمانێ بۆ دەستگای خێرخوازی بەخشین بۆ خێرخوازان کە ئەمڕۆ نزیکەی 50 تەن کرد ئاویان گەیاندا چەمچەماڵ. بەنای خی گەورە و میێرەبان دیارێمێک لە یەکەم ڕۆژی کارە ساتەکەەوە تیمە جۆر بە جۆرەکانمان لە ناو شاران چ لە چەمچەماڵ چ لە شۆڕ چ لە تەکیە ڕۆژانەیمە بڕیاە دین کە پێداویستی شارەکەمان چییە ڕۆژ یەکەم پێداویستیەکەم پاکردنەوە بوو دوای دابینکردنی خۆراک بوو دوای دابینکردنی کەرەسەی ناوماڵ بوو دوای دابینکردن بڕێک لە هاوکاری بوو دوای ئەوە هاتین دابینکردنی بڕێک لە پێداویستەکانی ناوماڵ و ئەساسیات وەکو گەرمکەرەوە مەسەلەن وەکو سەلاجام و جەمی دەغاز و هەتاوانی کە پێویستن لە ماڵە ئێستا گەشتنێتە قۆناغێکی تر سپاس بخوا شارەکەمان پاک بۆتەوە پێداویستی تر هاتوتە پێشەوە کە بریتە لە ئاوی خواردنەوە کارەبەکەمان ئەلحەمدولیلا باشە بەشێک لە گەڕەکانی چەمچەماڵ و شۆڕچێکی ئاوی خواردنەوەیان نییە بۆیە دەستگای خێرخوازی بەخشین بە ئەرکی سەرشانی خۆی ئەزانێت لە هەر شوێنەکە پێداویستیابی ئەو لەوێ بێت ئەمڕێمە لە ناو شاری چەمچەماڵین بەیانی احتیمال لە تەکیەبین دووبانی لە شۆڕژین پێداویستی ڕۆژانە هەرچیەک بێ ئێمە لەوێن ڕۆژانە خۆمان بڕیاە دەین یاسای مازانین دوای دابینکردنی ئاو ئێمەزانین وەرزێکی سەرماوسۆڵەیە پرۆژەی دۆمان پشتیان بەخوا بریتە بێت لە دابینکردنی ستەمەنی خەڵکی شارەکەمان چەمچەماڵ شۆڕشتێکە پێویستی بە هەرچیە بێت دەستگای بەخشین لەوێ پشتیان بخوا. مامۆستا ئەوەی کە تێبینیم کرد هێنانی ئاوە لە شاری سلێمانی بۆ چەمچەماڵ بۆچی لێرە ئاوەکەتان دابینەکەن ئەو کەمە هۆکارەکەی چی وەڵاهی ئێمە لە ڕۆژی یەکەمەوە خەریکین بەڕاستیەوە شەمعانەی کە لێرن هەر چەمچەماڵ بخۆی لە حاڵەتی ئاسایشی کێشی ئاوی هەیە ئەمە ساڵانێکی زۆرە باسی کێشی ئاوی گۆبتەپۆ ئەوانە ئەکرێ ئەو تەنکەرانشی کە لێرن ژمارەکان مەحدوودە بەشێکی بۆ کۆمپانیای شەکە بەشێکی خەڵک بخۆی کاسابەت و تیجارەتی خۆی پێوەکە بۆی ئێمە کە هەنامان بردۆ بۆ شوێنەکانی تر بۆ سلێمانی و دەوروبەری ئەوانە ئەوەیە کە ئەمانەیە لە کەمترین ماوەیە زۆرترین قازانج بگەێنین ینی دەرفەت لە سوود لە کاتەکە ببین بەڕاستی لە هەر شوێنێکی تریشەوە بێ ینی باوەڕەکەی ئەمە 3-4 ڕۆژە خەریکین لە سلێمانی لە هەولێر لە کەرکووک ڕێژێکی باشە تەنکەرمان دەستکەوێت ئیتر قەدەری خی گەور ئەومان بەدەستەوە تۆ سپاسیانەکەین کە ئەمڕۆ ئەرکیان کێشاوە لە سلێمانی و ئاوی پاکی خواردنیان بۆ ئێمە هێناوە بەشێک لە ئاوەشی کە لە منتیقی ئەمە هەیە ئاوی شوێر ینی بۆ خواردنەوە بەڕاستی
گونجاو نییە لە ڕۆژەکانی ئایندەشا بەڕاستی ئێمە ئەم پرۆسی هەر بەرداوامە بێت هەرچی خزمەت بە شارەکە بکە ئەیکەین ئاوی لای خۆمان بەشتێکی شوێرە بەشتێکی دەستنەکەوتی تەنکەرە و بەڕاستی ڕۆنتریش بڵێم بەشتێک لەو شەمعانێکەوە هەمانە لەلایەن کۆمپانیاوە گیراوە یعنی ئەوە کارەکەی ئەوەیە مامۆستا ئەگەر تێبینی بکەین یا خەبڵاندنێ بکەین ئەگەر بە هاوکاری شۆفێرەکانیشەوە بێ ئەگەر هەر تەنکەرێک 200,000 دیناریشی تێبچێت کولفەیەکی زۆرە کارەسەر دەستگای بەخشین پەیام چییە بۆ خێرخوازان کە بەڕاستی جاری وایە کڕینی ئاوی کولفەیەکی زۆرە لە چەند میلیۆن دینارێکی بووە بۆ ئەمەش بە دنیاییەوە دەستگای بەخشین چاوی لە خێرخوازان قسەکەت زۆر تەواوە ئەو پرۆژانەی کە دەستگای خێرخوازی بەخشین لە سەرانسەری کوردستان و لە دەرەوە لە ناو ئەنجامێدا سپۆنسەرەکەی بریتە لە خێرخوازان یعنی ئەم تەنکەرانی کەیسا لە بەرچاوی هەمومان دەرەکەون تەنانەت ئێمە ئاژ بە پارە ئەکڕین یعنی سوتەمەنیش بە پارە ئەکڕین لێرەوە جێ خۆی تێمە داوا لە خێرخوازان بکەین کە دەستگای خێرخوازی بەخشین دەستێکی ئەمینە دەستێکە یانەوە تا تەنکەری ئاوەکەمان بۆ دابین بکەن یانەوە تا پرۆژەکانمان بە چای خۆتان ببینن لە ڕابردوو لە ئێستا و لە ئایندەش پشتیان بەخوا هەروە بێت پاڵپشتێکی زۆر گەورن بۆ ئێمە خێرخوازان ئەگەر ئەوان نەبن بەڕاستی کارە خێرخوازەکانی ئێمە ناتوانێت بەردەوام بێت داوایان لێ ئەەکەین لە ئێستا کە خەڵکیم ناوچێ منکوبە خەڵکیم ناوچەیە لێ قۆماوە بەدەمی خەڵکی سنوورەکەەوە بێن بەدەمی لێ قۆماوانەوە بێن بەدەمی ئەو خەڵکانەوە بێن کە بەڕاستی پێداویستیان هەیە ئەگەر لە ڕێگەی بەخشینیشنە بێ خۆیان ئەتوان ڕاستەخۆ بن بەڵام ئێمە چۆن بڵێ کاراسانیان بۆکەین مۆڵەتیان بۆ وەرەگرین گەڕەکانیان بۆ دەستنیشانەکەین ئەو ماڵی کە زۆر مستەحەقە بۆی دەستنیشانەکەین لەبەرەوە جگە لە ئاوی خواردنەوە سوتەمەنی بە یان هەر شتێکی تر بێت دەستگای خێرخوازی بەخشین کاراسانێکی زۆر باشیان بووەکە ئێستا 20 خولەکە نزیکە بنەوە لە نوێ ژینۆڕە و تاریهێنی ئێوە لە دوانیۆڕۆ دەستێکم بە دابشکردنەکە و هەوڵەدەن لەم تاقەدا یان لەم کاتێتە تا ئێوارە هەمووی دابشکرد یان شەویش بەردەوامە بڵێ لە یەکەم ڕۆژۆکەم کارەساتە ڕووداوە لایەمە کات جگەل لە کاتی نوێژەکان نەبێ ئەوە کتامە چین نوێژی جمعەوە ناکەین و دوای ئەو پشتیان بەخوای گەورە دەست پێکەن کات لە ئێمە نییە یانی 12 شەو گەڕێکی پێویستی پێ بێت 2 شەو بێ 5 بەیانی بێت هەر کاتێ بێت بەڕاستی ئێمە لەگەڵ خەڵکی خۆمانین ئێستا کاتێوێ کە خەڵکی باش خەڵکی چاک ئەو خەڵکی کە خەڵکی پەیامدارە بەڕاستی خەڵکی خۆی لە کاتی تەنگانەیە بەجێ نەیەڵێ ئێستا کاتی ئیسراحەت نییە ئێستا کاتی وەنیە کە ئینسان لە ماڵەوە دابنیشێ خوشک و براکانمان لە چەمچەماڵ لە شۆڕژ ئەو پێویستی بە ئاوی خواردنەوە بە یانی تۆ نتوانانی ئاویشی بەدابینکەی لەبەرەوە کات لا ئێمە لەجگە لە کاتی نوێژ و عیبادەتەکان نەبێ ئەوە واجب ئێستاش ئەمە نوێژی جمعاکەین دوایە پشتیان بەخوا ئەم تەنکەرە بەڕێزانی کەوا لێرانین هەر ژمارەیان دابەشەکرێ بەسەر گەڕەکەکانە و پشتیان بەخوا تا ئێرە بەشکم توانین ئاوادانی بگەینە بەشێک لە ماڵەکان مامۆستا جەنابتان وەکو بەشی دابشکردنی ئەو تا چەند ئەم هاوکاری دەستگای بەخشین جێ بۆ ئێوە بەڕاستی زۆر پێویست بوو ینی لەم کاتێ هاساون کارێکیان کردووە هاوشانی ئێمە هاساون هەم هاوشانی قایم قامێت شارەوانی دەستخۆشیان لێکم کارێکی نمونەیان کردووە بڕوا بکە بە لترێکی ئەو هاوکاری خەڵەکەی بە بچووکترین پێداویستی هاوکاری خەڵەکەی شتێکی زۆر باشە و جێ خۆیەگرێت لەم دنیا و لە قیامەتیشە ئێوە وەکو خۆتان ئەم هەماهەنگی دەستگای بەخشین لەگەڵ ئێوە تا چەند بەگرنگ گەزان کە ئێوە زیاترەزان چ ماڵێک کەم ئاوە چ گەڕەکێ چ کۆڵانە زۆر باشە ینی خانی خەڵکی کە هاتوانێ ڕێکخراوی تر هاتووە بێ ئاگاداری ئێمە چونکە ئێمە ناو شارەکەی نان و ئەزانین برینی شارەکە لەکوێیە کامگەڕەکە پێ ئاوە کامگەڕەکە زیان لێکەوتووە کامگەڕەکە ناتوانێت تەنکەر تەوزیعاتی لێ بە بۆری تەوزیعاتی لێ بکەی ئەمان هەر جارێ هاتوونە هاوکاری شارەوانیان کرد بێ کۆنتاکتیان کردووە بە شارەوانیەوە هاوکاری قایم قامێت بوو بێ کۆنتاکتیان کردووە بە قایم قامێتەوە لەگەڵ دایرەی ئاوا چەند ڕۆژار لەگەڵ ئێمە یاخەریکن لە ڕۆژی لافاوەکەوە تەنکەریان هێناوە ستافیان هێناوە دەستخۆشیان لێکم جێگەی دەستیان دیارە ئەوەی کە تێبینی ئەکرێ لە ئێستادا بەشێکی زۆر لەو هەوڵاتیانەی کە لە چمچماڵ و شۆڕش و تەکیان گلەی ئەوە کە دەڵێن ئاومان کەم بۆ هەڵەکریان بۆ هەڵناکەی وایە لە سیانسە ڕۆژە ئەوم بۆڵ نەکراوە ئەمە پەیوەندی بە پیسبوونی ئاوی خواردنەوەی چمچماڵەوە هەیە چی ئێمە سێ سەرچاوی ئەومان هەیە لە چەمچەماڵە هیچی سابت نییە پرۆژەی بان مەقانمانەیە کۆمەڵە بیرێکمانەیە و ئاوکێ گەڕێتەوە بۆ غەزانی بانی مەقان بیرەکانمان 300 متر بۆ ڕیمان ئاو بردبووی لە دەفعەکەی کانی شەیتانمان پرۆژەی کانی شەیتان بڵێ پمپینەکان ئەمانەی کاوەکان نەخلەکە 6 پمپمان کەوت بۆ ژێر قوڕا و چڵپاوەکە و لافاو لێدا بوو هەر پمپی بای 3 میلیۆنە لە ئێستا سیانەکراوە بەستومانەتەوە ئاوی دوکانی شەرخۆی عادەتەن کە بارانە بارە بێ بە قوڕاو تۆ ناتوانانی قوڕاو بدەی بەم خەڵکە ئەبێت چاوەڕۆکەی تا ئاوەکە ڕوونەبێتەوە بەس لە ماوەی 2-3 ڕۆژە دەستخۆشی لە سلێمانی شەکەین هاوکاری ئەمەیان کردو ئاوە نێرن وەکو پێویست ئێستا ئەتوانم بڵم لە بەیانی و دووبیانیەوە ینی تقریبی 2 ڕۆژە بێ
وردە ورداشیتەوە سەر سیستەمی خۆت. گرفتی ئاویش هەڵم نەگرن بۆ شەمەکانی شێتە نەگەرێکی بێ بیکرێ هەستەکەم تا ڕادەیەک وەکو پێویست نییە یان نەخێ شەمەکان باشە. شەمعەکانیش لە هەموو شوێنێ باش و خراپەیانە شەمع هەیە هەر ئاوەکەیان کردووە بە خێر و بێ بەرامبەر دابەشی سەر خەڵکیەکان هەنێ شەمعی شێ لەوەی ئیستیقلالی وەزعەکەی کردبێت و ها بۆ بەرژەوەندی خۆی بەکاری بێنێ. ئێستا پێداویستەکان بۆ ئەو زۆر زیادە لە ڕابردوو چکە هەیە ماڵی ئاوی تێچوە لافاوی پێویستی بە پاکردنەوەی کەلوپەلەکانی پێویستی بە پاکردنەوەی واتە لە ماڵێکی ئاسایی زیاتر پێویستی بە ئاو. بە تاشی دەتوانین بڵێن لە هاوین زیاتر خەڵک پێویستی بە ئاو هاوینان خەڵک موبەری داگرسان یانیا مەصروفاتی ئاوی زیاتر بوو بەس لە ئێستایان قوڕا و ئەم کارە ساتەی کە بە سەر شەمشەماڵە هاتووە وای لە خەڵک کردووە زیاتر پێویستی بە ئاو بێت. ئێوە وەکو دانیشتوانی ئەم گەڕەکە تا چەند بوونی تەنکەریەکانی بەخشین یان هاوکارەکانی بەخشین بە پێویستە زانندەڕووی ئاوە کە چل تەنکەر ئاوی دابش نەک بەخشین هەچ کەسێ بێ خێراتی دەکەین بە کەناڵەکەتان دەکەین ئێمە ئەومانەیە ئەم بۆڕێمان بۆ چاکەن ئاومان نییە بە زۆر بی ئاوی مەسەلەسەکە ئاومان نییە بە هیچ جۆرێ زۆرترین لافاویش ئێرە گرتیەوە باشتری ئەم سێم ئەمە یەک ئەمە دوو ئەمە سێ ئەم سێ ماڵەوە اینجا بەرە خوار گشتی زەرە من بووە ینی جگە لە لافاوەکەشەوە گرفتی کەم ئاویتان هەیە هەر هەمانە دەمێکە دەمێ ساڵە دەگیستان هەر دەمێ ساڵە تقریبن 10 ساڵی شەبێ ئاو ئەیلە خراپ زۆر خراپە 15 شەو ئاوتان هەڵنەکرابێ هەڵنەکرابێ دۆختان چۆنە کە لافاوەکەشی ئاو بەسەرە چی تەرکەر بخڕی باو بە پارە بیخڕی خێش کەمێ بەرز بۆتەوە وڵاتەمانە وڵا بەرزە بەس ئێمە وڵایی ماڵ ئەو پیاوە ئاوا بێ تەرکەریشی ئاومان بۆ دێنێ بە پارەمان پێ نەداوە با درۆ نەکەی پیا و ڕازگۆ بێ دەست خۆش بێ سەلام عەلەیکوم جەناب هەڵم نەگرێت تەنکەری ئاو هەیە وایە لەکوێ ئەو ئەکرێت تەنکەرەکەت و ئەیێنی بۆ ماڵەوە والله لەبان مەقانەی کڕین وێن بۆم ئەم جیرانانە 24 ساعت لە کاتی لافاوەکە لافاوەکە یەک کەسێ نات بۆ ئێرانە ئێمە بە تەنکەر خۆمان پاکمان کردەوە بە تەنکەر خۆدا ئارەوەڵ کەسێک و جەناب و تەنکەری نەبێ خۆ بە هیلا کاچێت تا ئاوێ پەیاکە ئێمە چی بکەین وەڵام من تەنکەرەکەم هێنا ئەم ماڵانەوەتانی گشتی من پاکم کردەوە بۆیان ئارەوەڵ لە بارمەقان و ئاو هێنا ئارەوەڵە تا چەند بوونی ئەم هاوکاریانی دەستگای بەخشین لە ڕێی دابینکردنی ئاو و هاوکاری مادیەوە بە گرنگ دەزانی بە پێویستە زای وەڵا دەستیان خۆش بێ ماڵیان ئاوا بێ عیبی نییە من ئێستا خۆم ئاوم پێویست نییە لەخوا بە زیاد بێ وایەوە ئەم شەوەکە ئاوم بۆ گشت جیرانەکانیش هێنا بۆ گشتیان جەناب نەبیتەوە بێ ئاو بن وڵی هاوینان شەو نییە من 10 تەنکەر 5 تەنکەر ئاو بۆم جیرانانە نێنمەوە خۆیان شایدن ئارەوە ئارەوە خواج زەوبات و ئینشاڵڵا جەناب چ پەیامێکت هەیە تا چەند هاوکاریانی دەستگای بەخشین بە گرنگ دەزانی وڵی بەخشین بەس ئیشی باشی لێوەشێتەوە زۆر دەستخۆشیتان لێکم بەڕاستی کارێکە باز ناگرێت هەچی کۆڵانەکانی گشتی تەنکەرتان ناوردە ئەو پیاوە کاگرفان بەخوا لەو ڕۆژ لە یەکەم ڕۆژە هاوکاری ئەم گەڕەکەی کرد خۆمش تەنکەرم پێ دەستخۆشیتان لێکم ئیشێکی باشە حکومەت تاکە شوێنە لافاوی لێوساوە یەک بەرپرسێ ناتە بەم شوێنە گشتی خۆمان پاکماگرێتەوە من ئەو پیاوە بە تەنکەر ئەومان ناوردە ئێوەش ئیشێ باش ناکرد خۆزگە ئەو پارەی کە کۆ کراوە بدرایە دەست بەخشین بە دەستێکی ئەمین بواە نەو کابچێتە دەستی نادیارە و نەزانانی ئەو پارێت چی لێتێ چکا بەخشین یەکگردوو ئەمانە تێن ماڵ بە ماڵ ئەوەی زەرری پێگەشتووە قەرەویە دەنێ بەڵام ئەمە کە کرایە لژنەکاری و لژنەکاری ئەڕات یانی چاوەڕێ و پارێ بە هیچ شێوێ نەکەن لە ماوەی ڕابردوودا ئەگە تێبینیت کردبێت دەستگای بەخشین بە چەند قۆناغی خزمەتی کردووە یەکێ لەو قۆناغانەی کە خزمەتی کردووە مەسلەی هاوکاری مادی بووە ئەوە ئاو هاتووە ئەوە مەسەلەن هاوکاری مرۆیی بووە چیتر بە گرنگ ئەزانی بەخشی دەستی بۆ بەرێ بەخشین ئەوەی لە توانایە بەکردێتی سەردانی نەخۆش هاوکاری نەخۆش یەکێ گورچیلەی نەمابێ ینی بە هەموو شێوە بەخشین کردێتی خۆزگە ئەو پارەی ئەدرا بووە بشارە بدرایە دەستێکی ئەمین وەڵی کەس نازانێ و پارێت چی لێتێ ینی سیارەی ماڵ ئەو پیاوە زەرر دوو سیارێ پێکەوتووە ینی دوو سیار لەوانێ دوو دەفتەر زەرری پێکەوت بێ هەموو ئەم گەڕەگوبانە زەرمەند بووە بەڵام کەس نازانێ ئەم داهاتەتی ئەم پارە زەبەلاحەک وە کراوەتەوە بۆ چۆ ڕۆشتا کە بۆیە لژنەکاری تەواو ئەبێ دەستی لێ بشۆی بەخۆیان بە چاوەڕێی حکومەت ناکەین غیری خێرخوازی نەبێ هیچ کەسێ لەم شارە چاوەڕێی حکومەتی نەکردا لەخوا بەزیابێم ئاوە بەرەکەتی بۆ هات بەسەر ئەم خەڵکەیە ئەم خەڵکە هەنێ بێ خانوو بوو بۆیە خاوەن خانوو هەنێ نەدار بوو بژایەوە خوای گەورە کەم و کوڕی ئەم شارەی دەرخست لە ڕووی ئیداریەوە ئەو خوا ئیتیقامی لیان سەن و ڕۆشنەوە ماڵەوە ئەو کەسانی کە بەرپرس بوون لەم شارە من دەستخۆشی لێوە کەم ئیشی باش هەر لێوە وەشێتەوە
وەڵای ئەمەوەکو دانیشتوان نێم گەڕەکە دەستخۆشی لە هەر ستافێکەکەین بە تایبەتی بەخشینکە بۆ دابینکردنی ئەم ئاوە ئێمە سپاسەکەین ئێمە گرفتی ئەم گەڕەکە دەمێکە گرفتیە چەمچەماڵ عام گرفتی ئەم ئاوە دەمێکە گرفتی ئاومان هەیە و داوا لە بەڕێوەبەری ئاوی چەمچەماڵی شەکەین لێرە قوفڵەکە بەرفراوانە داوای لێکین قوفڵێکمان بۆ دروستکە یەک دووجا سەردانیمان کردووە کاک زیاد پێشتریش برادری کە بوو ئێستا ناوەکەیم لە خەیاڵ نییە داوامان لێ کردووە قوفڵێک هەر وعدمان پێدەن وعدەکەیش ناچێت سەر گرفتی ئاومانەیە چا و گەڕەکەمان هەیە لەو بەرەوە هە بە تەنکرد ئایان بۆ دێ ئاوەکە سەر ناکەوێت قوفڵی ئەم گەڕەکە بەردەوام بەڵێ چەمچەماڵ عام کێشەی ئاوێ داوە لە هەر جێتێکەکەین لە هەر ڕێکخراوێک لە حکوومەت لە دام و دەستگاکانی چەمچەماڵ بە تایبەتی بەڕێوەبەری ئاوی چەمچەماڵ و قایمقام داواکەم قایمقامە تازەی چەمچەماڵ داوای لێکم گرفتی ئاو چارەسەرکە ئایا بە هەر شێوازێ بێ گرفتێکی گەورەیە ئێمە ساڵانە بەلای کەمەوە 500 بۆ 600 ماڵ لەم چەمچەماڵە بەهۆی بێئاویەوە چۆڵێکە تا ئێستا قوتابخانەیە لەم گەڕەکە کراوە تا ئیستا تقریبان وا بۆ نزیکەی 5 ساڵە چێ قوتابخانەیە تەواو نەبووە داوا لە وەزیری پەروەردەکەم ئەلێرەوە ئەو قوتابخانەیەمان بۆ تەواوکە چکە قوتابخانەکە لە 100 نزیکەی 6 تەواو بوو لە 100 چلی ماوە ئێمە داوایەتان لێکەین لە ڕێی ئەم کەناڵە بەڕێزەوە ئەم پەیامە بگێتە وەزیری پەروەردە دکتۆر ئالان حەمە سەعید داوای لێکم سەردانێکی چەمچەماڵ بکە لە قوتابخانەکانی چەمچەماڵ بکۆڵێتەوە چکە ئەم جارە ئەم کارە ساتە مرۆی ڕووکرە چەمچان ڕەنگە جارێککە کارەسادە ڕوودا زۆربەی قوتابخانەکان پێویستی بە نوێژنکردنەوەیە داوا لە وەزیرەکەم دووبارە بێدە و قوتابخانەمەیان بۆ نوێژن کاتەوە قوتابخانەیە دەمێ ساڵە کە تەواوبوو نایە و زۆر سپاسانەکەم یاخوا بەخێر من عەزیەتان کێشا ژمارەیەک هاوڵاتی لە چەمچەماڵ بەهۆی لافاوە خنکان بەڵام وا دیارە هەر خەڵکی چەمچەماڵی شتیونی و ئاوی نییە لە هەمان کات وڵا بە تاکیدەوە تقریبا 7 ڕۆژاومان ناتووە 7 ڕۆژە ڕۆژاومان ناتوە بەڵێ لافاوەکەش بە هەمان شێوە ئێوە هەر ئەو نات بوو پێش لافاوەکەش تقریبا بە 8 ڕۆژ ئەو ناتوە حسابکەوە چەند ڕۆژێکی ماوە بۆ وەرزیزستان ینی ئەم گرفتی ئاوە هەر بەردەوامە وڵی هەر وایە ئەمە چەند ساڵەیە ئێمە لە چەمچەماڵین هەر بەم شێوازێ بۆ دەستگای بەخشین کە بەم شێوەیە هاوکاری دانیشتوانی چەمچەماڵ و لێ قەوماوانی لافاوەکەکە و ئاو دابینەکە ئەمڕۆ وڵی دەستخۆشییان لێگەم هیوادارم بەردەوام بن ئەگەر کارێکش حکومت نایکەوانە ڕێکخرا و بەخشینۆمانە دەستخۆشییان لێگەم زۆر سپاسیان دەکەین ماڵێن ئەوە بێخێران بنووسێت پێت وایە دەستگای بەخشین جێگەی حکومەتیشی گرتووە وڵا بە تاکیدارە وڵی حکومت تایزە ئاوێ نهاتوو بووی لە شارەوانی هاتۆ 5 دقه ئاوی داوەتە ئێمەوە تا من سعاتێک واو پڕەکەم 5 دقه ئاوی داوەتە ئێمە شارەوانی ماڵەکەش بە هەمان شێوە پێویستێکی زۆری بە ئاو هەبوو وانە وڵا بە تاکید ئاو نەبێ هەر پاک نابێتەوە ئەم خەڵکان بە عام ئەم کۆڵانن ئاوەکە لێرواتۆ زەرری کردووە و زەرەکەش بە عاماتر ئەوەی زەرری کردێ هاوکاری بکرێت ئەوەی مستەحق بێ و دەستان خۆش بێ و بەخێر بێن سەر چاوم دەستگای بەخشین ئەمڕۆ چلتەنکەری هێناوە پێت وایە ئەمە بۆشاییەکی باش پڕەکات ئەمە زۆر باشە هەم بۆ خەڵکو و هەمش بۆ شاری چەمچەماڵ شتێکی زۆر گەورەیە ینی دەستان خۆش بێت ینی ئەوتان بۆ هەڵ نەکراوە وڵی ئەو دەمێکە ینی من تقریبا 12 ڕۆژە ئەومان بۆ ناتوە ئەمە هات شتێکی چاک ڕۆژە ئەوتان بۆ هەڵ نەکراوە ئاوی ڕئیسی لە پێش لافاوەکە نەمان بووە تقریبەنەوە هەفتە زیاترە هەفتێکە لافاوەکە بۆ پێشەوەش 6 ڕۆژ نەمان بووە دوو هەفتە تقریبا 2 هەفتێ بەڵێ تا چەند ئەم هاوکاری دەستگای بەخشین جێگەی خۆیەگرێت کەوا چل تەنکەر ئاوی ڕەوانەی چەمچەماڵ وەڵی زەرورە ماڵەکان ئێستا بە ئەم بەتابەتیەوەی لافاو چۆتە ماڵێەوە پێویستی بە وێ ناو ماڵەکەی پاکاتەوە پێویستی بە ئاوە زۆر زەرورە ئەم بەرمیلە بەشی چەندێکتانەکە بەرمیلەی بەشی 4 ڕۆژ ئەویش بەس بۆ شتی زەروریە ژینا بۆ جلشۆرینی شت بەکەڵ بەش ناکات تا بێ دەستی پێوە بگری ئای تەبعان چەمچەماڵەکان پێویستیان بە چیترە دەستگای بەخشین بەسەریا بکاتەوە وەڵی پێویستیان بە چیترە بە تایبەتی ئەو کەسانی کە زیان لێکەوتون ئەلحەمدولام کۆڵانە باش بوو بەڵام ئاوەکە عامە هەموو چەمچەماڵە هەموو
ئاو نییە هەموو چەمچەماڵ ئاوی نییە ئێستا لە کاتێکا چەند ڕۆژێکی ماوە بۆ وەرزیز بووە ئێستا ئەو لە هەموو کاتێتە باشتر بووە بە تاکید ئارە وەڵڵای ئێستا بووە لە هەموو کاتێ باشتر بووە لەبەر ئێمە لە هاوینا بەبوونی مبریدەوە ئاوەکە بەشمان ناکە هێشتا ئەوە زستاناڵین موبەرەدی نییە بەس ئاوەکە نییە ینی هاوینا خراپترە وەزعەکە هاوینانەوە هەر قسەی لێمەکە ئارە وەڵڵاوەنە خراپە تا بڵی یعنی لە مانگێک کات چەند جارێک پێویستە ئاو بکڕی لە هاوینە لە بەروی موبەریدە ئیشەکە و زیاتر ئاو سەرفە بێت زستانە هەبووە ناچار بن ئاو بکڕن لە زستانە نەبووە بەڵام بەبوونی ئەم لافاو نازان بۆ ڕیشکاوە ڕوونکردنەوەش نادەن هۆکارەکەی چی ئایا بۆ ڕیشکاوەیە ئاو نییە ئاوەکە لێڵە سەبەب چییە کە ناماندنێ چەند لەم هاوکاری دەستگای بەخشین جێگەی خۆیەگرێ وەڵی دەستان خۆش بێترەوە خەڵکە هەر تابان سەری قوڕە ئێمە ماڵانە باشترین بەڵام بەخوا و کۆڵانانێ و دیوە شۆڕشە و حەمامە کۆنەکەی و ئیتر بەڕاستی ئەمە هاوکاریە باشە لەبەری خەڵک توانای خەڵک نەوت بکڕێ ئاو بکڕێ جل بکڕێ ویستەکان بکرێتەوە لەخوا بە زیاد بێ باش دەستان خۆش بێ سەلامەت بنیە بتان پارێزێ ئەوەی کابینیتان وتەی دانیشتوانی قەزای چەمچەماڵ بوو لەسەر بێ ئاوی و دەستگای بەخشینیش بە 40 تەنکەر هاوکاری ئاوی گەیاندا قەزاکە و گرفتی بێ ئاوی لە بەشێکی زۆر لە کۆڵان و گەڕەکەکان چارەسەر کرد تا بەرنامە بە یەگەیشتنەوەیەکی دیکە بۆ خودایەتان دەسپێرم کە سپاردە زایە ناکات.